سڵاوتان لێ بەخۆشویستان لە دیداری تایبەت لەگەڵتانم جارێ دیداری تایبەت کردووە بە ڕێکەوتنی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق لە ژێردەستی هەردوو سەرۆکوەزیران محەممەد شیخ سوودانی و سەرۆکوەزیران مەسرود بارزانی. ئەم ڕێکەوتناویش لە دوای بڕیاری دادگای پاریس کە ئەو بڕیارەیە حکوومەتی هەرێمی کوردستان ڕێکەوتنی واژۆ کرد بۆ هەناردەکردنی نەوت لە ڕێگەی کۆمپانیای سۆمۆ. قسە باسی گەرم ئەمە سۆمۆ و فرۆشتنی نەوت و بەشداری حکوومەتی هەرێمی کوردستان لە هەناردەکردن یاخود پێدانی ئەو شایستەدارایانەی کە بدرێن بە هەرێمی کوردستان لەگەڵ کاک مەشخەڵ کەوڵۆسی وەکو سەرنووسەری مانە میدیا لەگەڵمانی زۆر بە خێراتی. زۆر سپاس. مامۆستا مەشخەڵ ئەم ڕێکەوتنە ینی لام گرنگە کە چۆن طبعا دوو دروست بوون لەسەرەوەی کە هەرێمی کوردستان دوایەوەی کە بووە خاوەنی نەوتی خۆی و هەناردەی نەوتی خۆی کرد ڕێکەوتنی خۆی لەگەڵ وڵاتاندا دەکرد بە تایبەتی لەگەڵ تورکیا. ئەم ڕێکەوتنە کە لەگەڵ عێراقا بە تایبەتی لە ڕێگەی کۆمپانیای سۆمۆ چەندێک گرنگە، چەندێک تعبیرێکی هەم سیاسی و هەم ئابووری لە پشتەوە هەڵەگرێت. زۆر سپاس. من بەبێ پیا هەڵدان و بەبێ ئەوە لە ڕاستیا بێ وەکەوەی کە هەیە باسی ئەو پرسە بکرێ. من پێم وایە شەڕی خاوەندارێتی کورد بۆ نەوتی خۆی لە ماوەکانی ڕابردووە شەڕەکە کرا و خەڵکی کوردستان زۆر باش تەحمولی ئەو باجە قورسەیان کرد کە لە 2014ەوە تاکو ئیستا کەوتۆتە سەر گیرفانی هەموو تاکیکی کورد. بڕینی موچە، بڕینی بودجە، هەوڵی جینۆسایدی سپی کە دەوڵەتی عێراق داوێتی بۆ ئەوەی کورد ژێربار بخاو بە بێ مەرج نەوتەکەی لێوەربگرێ وەکو نەوتی خۆی تەسەڕفی پێوە بکە. کورد لەم شەڕە جەربەزانە و بە پێچەوانی ئەوانەی کە پێیان وایە کە کورد یعنی بەڕاستی کە زۆڵە بووە لەم شەڕا و تەنەزولی کردووە نا بیلعکس ئەمە شەڕی خاوەندارێتی بوو لە 2014 تاکو ئیستا عێراق ئەیزانی کە ئەمە شەڕی سیادەیە. من هەمیشە لە زۆربەی نووسینەکانیش باسیەوەمان کردووە کە ئەم شەڕە شەڕی نەوت نییە، شەڕی سیادەیە. ئێمە شەڕی چی ئەەکەین؟ ئێمە شەڕی بەدەستهێنانی بابەتێکەکەین کە نەمان بووە پێشتر کیان کە بریتێ لە کیان، بریتێ لە سیادە، بریتێ لە بڕیار لەسەر نەوتی خۆمان ببینە خاوەنی بڕیار. عێراق شەڕی چیە کرد؟ عێراق شەڕی لە دەستنەدانی سیادەیە کرد. عێراق خۆی خاوەنی نەوتی چوارچەوەی عێراق بووە، بڕیاری لێداوە، نەوتی فرۆشتووە، نەوتی گرتووەتەوە بە گوێرەی سیاسەتەکانی خۆی. نەوتی بەکارهێناوە لە پشت ئەستورکردنی ئەو دەوڵەتەی کە پێوتری عێراقیان ئەو نیزامی کە دێتە پێشەوە. لەوە هیچ پرسێکی بە کورد نەکردووە. نەوتی خاکی کوردستانی فرۆشتووە، بردوێتی تاڵانی کردووە، هەرچێکی لێ کردووە. کەسێک نەبووە، قەوارەیەک نەبووە، ئیرادەیەکی سیاسی لە کوردستان کورد هەر مەطرح نەبووە. یعنی شتێک نەبووە بە ناوی کورد حسابی بۆ بکرێ لە سەردەمەکانی پێشتر. بەم واتایە کە حکوومەتی هەرێمی کوردستان یاخود کیان و کورد بە مەرج ئەڕاتە نێو ڕێکەوتنەوە لەگەڵ عێراقا. پێشتر پێشمەرج نەبووە. من ویستمەوەت پێ بڵێم پەیامەکە تەواو بکەم. لە سەردەمەکانی پێشتر جیاوازیەکەمان ئەمەیە، ئێمە کاتێک دین بەراورد دەکەین لە نێوان دوو حاڵەت، دوو واقع. یەکەمیان ئەوەیە ئێمە بۆ نمونە لە 1970 بۆ نمونە لە 1970 لە 2003 حتا کاتێ نەوتی کوردستان فرۆشراوە کێ پرسی بە کورد کردووە؟ کێ پێی وا بوو کە کورد ژمارەیەکە لەم مەسەلا کە ئەبێ مفاوەزاتی لەگەڵ بکرێ؟ کەس نە لە ڕووی نێودەوڵەتی حتا کورد خۆیژی ئیستا هەندێک کورد کە ئاسەواری داگیرکاری لە سەریان زۆر زاڵە پێی وایە ئەمە دیاردەیەکی نەئاسایی. یعنی چی کورد پرسی پێک نەفسێتی چەوسانەوە تێکشکاوە. کورد مادەم تێکشکاوە، کورد 2000 ساڵە چەوسێنرێتەوە، ژێرپێ ئەخرێ، مافەکانی پێشێ لەکرێ، نەفسێتی تێکشکێنرێ. ئەنی پێی سەیرە کە کورد مەرجی هەبێ لە مەسەلەی نەوت. هەتا حیزبی سیاسیشە، بەڵام پێی سەیرە خۆی لەو مستەوا نابین. یان بەلایەوە غەریبە کە کورد بچێ مفاوەزات بکە لەسەر نەوتی خاکی خۆی. ئەمە مانایەکی سایکۆلۆژی بۆ ئینسانەکانیش هەڵ ناگرێت. ئەگەر ئێمە بۆ نمونە سیگمۆند فروید وەرگرین کە دەروونناسێکی ینی
تاو ناسراوە لەوەی کە بە مناڵ بچەوسێنیتەوە لە گەورەکردنا هەرچەند پەروەردەیەکی تا ڕادەیە ئاساواری ئەو سایکۆلۆژی تێکشکاوە ینی ئاسارەکەی لا بێگومان ئێمە لە مەسلەی ئەم مەوزوعی نەوتە هەرچەند ئێمە خەبیری نەوتین ئێمە لە ڕووە سیاسی و دیعایی و سایکۆلۆژیەکەی ئەتوانین هەندێک قسەی لەسەر بکەینش بە پلەی یەکەم لە مەجالە سیاسیەکەی تەئسیراتی سیاسی و دیعایی چییە لەسەر سایکۆلۆژیای گشتی کورد و لەسەر کەسایەتی کورد ئەنی زۆر مهمە تۆ کاتێ بەم شێوە سەرنجە دەی ئێمە لە ڕاست یعنی باجەکە زۆر قورسە داومانە باجێکی زۆر قورسە کوردستان دواکەوتووە لە ڕووی بیناسازی و ژێرخانی ئابووری و لە ڕووی پێشکەوتن و لە ڕووی خۆشگوزەرانی خەڵک باجێکی زۆری داوە بەڵام لە 2014 ئەگەر عێراق نەوتی بفرۆشتایە پرسی بە کورد دەکرد ئەمە پرسیارە چارە نووسازەکەیە بۆ عقلی سیاسی کورد کوردستان تەبەن بە بەراورد کە بەراوردەکە ئەکەین دواکەوتو زۆر پێشکەوتوترە لە عراق بەڵێ من مەبەستم کاڵم دواکەوتووە ئەمە بەسمەوەی لە قازانج زەرەری کردووە ئێمە دوو جۆر زەرەرمان هەیە زەرەرێکمان هەیە لە دەزمایە زەرەرێکمان هەیە لە قازانج من کاتێ پرۆسەیەکی بازرگانی دەست پێ یەکەم پێم وایە قازانجی من لە سەدا ئەوەندەیە بەڵام کاتێ لە سەدا ئەوەندە نیە دێتە خوارەوە من زەرەرم کردووە لە قازانج کورد زەرەری کردووە لە قازانج لەم ئیتیفاقەکە بەڵام عێراق زەرەری کردووە لە دەزمایە عێراق لە ناو حەوشەکەی خۆی شەڕی لەگەڵ کراوە عێراق لە ناو ڕووبەری سیادەی خۆی سیادەی نەقسی کردو عێراق مەرجی لەگەڵ ئەکرێ و قوارەیەکی تر دروست بۆ لە من بەم مەرجەنەوە ڕادەستەکەم کەواتە عێراق لە ناو پانتایی سیادەی خۆی سیادەی مێژووی و قانونی خۆی پێشتر پێی وا بۆ هەموو عێراق مڵکی ئەوە ئەتوانێت بە قەرار بدا ئەتوانێت ئیمزا بکا لەسەر نەوتی شیواشۆک لە وەک چۆنی کا لەسەر نەوتی بەسرە بەڵام ئیستا واقعەکە تازەیە لە دوای 2014 کورد شەڕی سەر بە خۆفرۆشتنی نەوتی کردووە لانی کەمی دەستکەوتەکانی دەستکەوتووە ڕاستە نەیتوانیوە بەو شکڵا بەوەی کە لە خەیاڵدانی خۆی هەیە بەوەی کە لە حەزی خۆی هێنە و دوفرۆشێ بەڵام دوجار دان بەوە دانراوە لەلایەن دەوڵەتی داگیرکەری عێراق لەلایەکی تریش لەلایەن دادگای پاریس و لەلایەن داگیرکەری تورکی دان بەوە دانراوە کە ئەم نەوتە خاوەنێکی هەیە کە بریتێ لە کورد لەبەرەوە عێراق ناتوانێت بە کەماڵی ئیسراحەت نەوتی کوردستان بفرۆشێ هەروەکو چۆن تورکیا ناتوانێت بە بێگەڕانەوە بۆ کورد نەوتەکەی عێراق وەربگرێت و هەناردەی بکە بە هەمان شێوە کاتێ دادگای پاریسیش بڕیارەدا لەسەر ئەوەی کە شتێک هەیە بە ناوی کورد خاوەندارەتی نەوتەکەی خۆی ئەکا ئەمەش گرنگە ئەگەر چی نەقسی سیادەی هەیە کورد لەم مەسەلا کورد دەوڵەت نییە کورد بکەری نێو دەوڵەتی نییە لە ڕووی یاسای نێو دەوڵەتیوە کورد یعنی حسابی بۆ ناکرێ بەڕاستی واقعێکی تاڵە بەڵام کورد توانیوێتی لەناو ئەم واقعە تاڵە لانی کەمی بەرژەوەندیەکانی خۆی لانی کەمی چەمکی سیادە کای خۆی بکە کایی خۆی کردو بە سەرکەوتویش کردوێتی لەبەرگەر ئێمە بین سیرکن بربەستەکان ئەوەندە زۆرن هەموو تاکێکی کورد بەشی بەرەکەوێ هەموو تاکێکی کوردستان هەموو تاکێک کە بە زمانی کوردی قسەکە بەشی خۆی لەم فشارە بەرکەوتووە من لە ماڵی خۆم تۆ لە ماڵی خۆت هەموو هاوڵاتیەکی کوردستان لە ماڵی خۆی بەشی خۆی لەم فشاری بەرکەوتووە بەڵام دوجار نەتیجەی ئەم کێشە و ململانێ چی بوو عێراق ناچارە بە ڕێکەوتن نەوتەکەی تۆ بفرۆشێت ئەمە مانامێژویە گرنگەکەیەتی ئەگەر پێشتر کاک مەشخەڵ ڕێکەوتنەکان لە ڕووی سیاسیەوە بووبن ینی ئێمە ڕێکەوتنی ینی 75 دەبینینەوە لە نێوان شۆڕش و حکومەتی باسە ناچێتە ژێر ڕێکەوتنەوە مەسەلەکە سیاسیە بەڵام ئێستا سیاسی ئابووریە سیاسیە ئابووریە فەرهەنگیە میدیاییە یعنی ئیستا ئەم سەرکەوتنی کە کورد بەدەسیهێناوە من بەش بە حاڵی خۆم شۆکم لەوەی کە چۆن عێراق قبوڵیەکە نەقسی سیادەی هەبێت واتە معنەویەکانی کاک مەشەڵ ئێڵێ قانونیەکانیش لە ڕووی قانونیەوە لە ڕووی دەستوریەوە لە ڕووی شکۆی تاک و شکۆی کۆمەڵگە و شکۆی حکم هەنی سێریکە عێراق چۆن قبوڵەکە بەشێک لە وڵاتەکەی ڕێکەوتن لەگەڵ بەشێک لە وڵاتەکەی خۆی بکە ئەگەر بین ئەممانە بۆی هاوڵاتی زۆر باشتر تێبگە باوکێک کە لە خێزانێکە هەیە چۆن ڕازی ئەبێ ڕێکەوتن لەگەڵ ئەندامێکی خێزانەکەی خۆی مۆر بکە کوڕەکەی دێتە پێشەوە لێگەر ڕێکەوتنم لەگەڵ نەکەی من قبول ناکەم تۆ تەدەخل لەو ژوورە بکەی دەکاتەکە ئەو ژوورەکە و کۆی ماڵەکە بە مڵکی خۆی زانێ و حەقی تەسەڕوفی لە ماڵەکە هەیە
بەڵام کاتی عێراق بەرتەسکە کرێتەوە ئیرادەی عێراق بەرتەسکە کرێتەوە لەسەر نەوتی کوردستان بەواتای کۆمەڵناسی ئەگەر ئەو تەژبێی خێزانەکەت کرد ئەو کەسە ڕێک نەکەوێت لەگەڵ سەرۆکی عایلەکە شیرازە هەڵەوەشێت و عێراقی شەڵەوەشێت بینی یعنی ئەم ڕێکەوتنە زۆر گرنگە گەر ئێمە بین و لە دەرەوەی چاوی حیزبی و مهاتەرات و هەندێک تێکشکانی دەرونی کە کورت هەیەی و خۆی بە شیاوی ئەوە نازانم مفاوەزاتی لەگەڵ بکرێت و زۆری پێ سەیرەکە مفاوەزاتی لەگەڵ ئەکرێت و جاری وایە لاقرتێ و پێەکە و مزایدە ئەکا لە شتی مناڵانەی حیزبەکانە ئێمە باسیەوە ناکەین بەڵام لە ڕووی یاسایی لە ڕووی دەستوری لە ڕووی شکۆینەتەوە ئێمە ئەوەندە بەسە بۆمان لە ئەگەر لە سەرەتای شۆڕشی کورتە تاکو ئیستا دەستکەوتێکی هەبوو بێ بریتێ لە فیدراڵی باشە بەڵام لەم ڕێکەوتنی نەوتاکە لە 2014ەوە شەڕەکەی قورسە بێتەوە تاکو ئیستا عێراق بە شایدی دادگای پاریس بە شایدی تورکیا و بە شایدی تەواوی وڵاتانی ناوچەکە کە پەیوەستن بە نەوتی کوردستان لە سەروی هەمویانە کۆشکی سپی و رووسیا هەمویان شاهیدن لەسەرەوەی عێراق خاوەنی مطلقی نەوتی عێراق نییە نەوتی عێراق خاوەنێکی تریشی هەیە کە بریتێ لە کوردستان لەبەرەو کۆشکی سپیەتە سەر خەتەڵی ئێمە پێویستە هەرێمی کوردستان و عێراق ڕێکەوتنیان کێشەکانیان لەسەر بواری وزە بەلێک تێگەشتن چارەسەر بکەن ئەمە مانای دان پیادانانە بەوەی کە ئێمە خاوەنی نەوتی کوردستانی تر بە ڕێکەوتن ئەیدەین یان بە شەڕ ئەیدەین یان ناچار ئەکرین بیدەین ئەمە کێشی لاوەکیە کێشە سەرەکیەکە ئەوەیە کێ خاوەنی نەوتی کوردستانە لە دوای ئەو ململانێ دەرکەوت کێ خاوەنی نەوتی کوردستانە یەکێک لە فەقەرەکانی بڕیارەکەی پاریس ئەوەیە کاڵێ نەوتی کوردستان و نەوتی کەرکووک ڕاوەسانی نەوتی کوردستان و نەوتی کەرکووک لە ڕێگەی بۆری نەوتی جەیهان کەرکووک من ئەمەوێ ئەوەت پێ بڵێم لە ڕووی دیکۆمنتی قانونی لە دادگای پاریسیش ئەوەی اعترافێک حتا بەوەی کە نەوتی کەرکووکی جوابەستەیە بە نەوتی کوردستان نەوتی کەرکووکی جوابەستەیە بە نەوتی کوردستان و هەموو ئەمانە جوابەستن بە بڕیاری سیاسی حکوومەتی هەرێمی کوردستان کەواتە حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەم قوارەیە لەو دەودی کۆمنتا لەو بەڵگە دادگایە کەرکووک لە چوارچەوەی هەرێمی کوردستان ئێمە بەس نام بەو ڕەهایەنە بەڵام ئێمە لێکەوتەمان ئێمە تەسیراتی قانونی بڕیارەکەمان هەیە تأثیراتی قانونی بڕیارەکە کە ئەوتە لە ژێر سایی ئەو بڕیارە ئەوەیە کە ئیستە بە واقعی نەوتی کەرکووکیش وەستاوە کە نەوتی کەرکووک وەستاوە کەواتە وابەستەیە بە چی بە نەوتی کوردستان دادگای پاریس ئەمەی وتووە لە دادگای پاریس لە بڕیارەکە باسیەوە کراوە کە نەوتی کەرکووک عێراق خۆیشی ئێڵێ وەزارەتی نەوتی عێراق باسیەوە کاکەڵێ ئێمە ڕێکەوتنەکەین ئەڵێ هەلومەرجێکی تازە دروستە بێ بۆ هەناردەکردنەوەی نەوتی کەرکووک و نەوتی کوردستان کەوا بێ ئێمە شەڕەکەمان بردوتەوە بە پلەی ئیمتیاز من لێرەوە ئافرینەکەم بۆ ئەو بڕیاردەرانەی کە توانیە ڕانکاریەکان زۆر دراماتیکی ینی دراماتیکین و لە ڕووی نەفسیشە چونکە کورد ئەزمموی نییە لە واقعی نێودەوڵەتی هیچ ئەزممونێکی نیە ئەکسەر تووشی شۆک بوو هەندێک حیزبی کوردی پاشەقشەیان کرد ینی 180 پلە 190 پلە پاشەقشەیان کرد لەوەی ینی وەک بڵێ ئاگرەسوورە لە خۆم دوورە ئەو نەوتە من نیم کە ئیفرۆشم یەگەی بەڵام لێرە ئێمە بە چاوی شیکارێکی بێلایەنانە سەیرەکەین ڕاستە کورد باجی داوە ڕاستە کورد بە فشار ئەو نەوتەی داوە یەگەی ئەوە ڕاستە ینی کورد لە فرۆشتنی نەوتی سەر بەخۆی کوردستان وەکو ئەوی لە خەیاڵی خۆی هەیە سەرکەوتنی بەدەست نەهێناوە مەسەلەکە ینی پلان هەیە ئەگەر بێگومان حکوومەتی هەرێمی کوردستان ئیسپاتی کرد کە حتا پێشوەخت واقعەکەی خوێندوتەوە ئەمە کە زۆر مهمە بۆ عەقڵی دەوڵەتداری کورد گەرنامە لە پڕێکە دروست نەبوو بێگومان لە ڕێکەوتنی کورد لەگەڵ حکوومەتی شیع سوودانی احتیاط بۆەوە کراوە کە دادگای پاریس ئەو بڕیارە دەربکە و ئەو بڕیارە کە دەرکراوە یەکسەر توانراوە معالەجە بکرێ بۆ کورد ئەمە مهمە بۆ من کە بۆکو توێژەرێک وەکو چاودێرێک کە سیرەکەم زۆر مهمە بل لە لای من کە کورد عەقڵی بەوە بشکێ پێشوەخت بارودۆخی خۆی تەدبیر بکە بەم ئەگەرە کاک مەشەڵ ینی بەم گریمان و شیمانەیە ئەگەر بڕیارەکەی بڵێن ئەوەی دادگای پاریس درا ئەم ڕێکەوتنەش نەکرایە و حکوومەتی عێراق بوجەم و چە شایستەکان بۆ نەنێر کورد نەئەکەوتە بەربەرداشێک ینی
بە درێژایی چەندین ساڵ بۆ دەریچەیەک بۆ دەرگایە بۆ دەلاقەیە بگەڕایە ئەینا ئەو هێنا هەر ئەی هاڕیت بێگومان ئەزانی چۆن خۆی سیاست فەنی ممکنات دروست وانە فەنی ممکنە من کۆمەڵک پلان و ئۆپشن لە بەردەستمانایە ئۆپشنی یەکەمیانەوەی کە لەگەڵ خواستی نەتەوەی ئێمە ئەگونجێ ئەوەی کە لەگەڵ شکۆی نەتەوەی ئێمە ئەگونجێ ئەوەی خۆمان خاوەنی نەوتی خۆمان بین و خۆمان بڕیاری لێ بدەین خۆمان هەناردەی بکەین بەکێ ئەفرۆشین دوجار هاتنەوەی پارەکەیش ئەمە خاڵی یەکەم لە 2014 ئیش بەمەکراوە کەم تا زۆر سەرکەوتنی بەدەستێناوە لەوەی کە توانیوەتی ئیدارەی کۆمەڵگەی کوردیش بکە ئەگینا عێراق بڕیارەکەی وها بووە کە بەڕێژەی لە 100% کورد چۆکی بۆ دابدە من قسەکەم لەسەر ئەوەیە کورد لە قازان زەرەری کردووە یەکەی ئەگەر بین قیاسی بکەین بەراوردی بکەین بە کەسایەتی کورد بە بڕیاری کوردی بە حیزبایەتی کوردی بە دەوڵەتداری کوردی ئەنی سێرەکەی کورد لە قازان زەرەری کردووە بەڵام عێراق لە دەزمایە زەرەری کردووە دقیق ئەمە چۆن زێدەگۆیی پێوە نەبێت ئەم تعبیرە سیاسی کاک مەشخەڵۆک و پیاوێکی نیشتیمانی و نەتەوەیی ینی ئەلێرە کە ئەمە کە گوێ لە ئابووری ناسەکان ئەگرین کە 25 ڕۆژ زیاترە هەناردەکردنی نەود نەکراوە عراق زەرەرەکە بەم واتایە بەم هاوکێشە سیاسی بێشک هەرچەند ئێمە ئابووری نازنین بەڵام ئەوەی کە سەیری لێدوانەکانەکەین من بەش بە حاڵی خۆم پێم باشە وەکو تاکێک نەگوکو ئەمە تعبیر نەبێت لە حاڵەتە ڕۆشنبیریەکە بەڵام وەکو نەفسی خۆم پێم حەزەکەم تا 10 ساڵی تر نەوتی کوردستان نەڕوە لەبەر دوو سەبەب سەبەبێکیانەوەی نەوتەکە خەز نەبێ کە من عەقڵی سادەی من پێشکێ عەقڵی خاڵی دووەمیش ئەوەیە تۆپەکە لە عێراقا بێ موچێش بۆ دابینکاوەی بێ لە ڕووی قانونیەوەی تر تۆ نەوتی ناڕۆیش داوای ئەوەی کردووە سەبێن موچە و بودجە و ئەوان هەمووی بۆ دابین کاکەوێت سەر دەوڵەتی عێراق لەبەرەوە بەم عەقڵە سادە ئابووریە کارچەند ئێمە ئابووری نازنین پێمان وایە ئەمە قازانجە بەڵام لەگەڵ ئەوە ئێمە ئەگەڕێن بۆ خاڵی سەرەتایی ململانەیەەکە ئێمە ململانەیەکمان کردووە لەگەڵ عێراق ململانەی ئەوەی کردووە کە ئیمتیازەکانی لە دەست نەدا عێراق ململانەی ئەوەی کردووە لەگەڵ کووردا کە دەسەڵاتەکانی لە دەست نەدا دەسەڵاتی ڕەهای دەوڵەتێکی مەرکەزی هەبێ باشە کورد شەڕی چی کردووە ئەبێ ئێمە و پرسیارەکەین کورد شەڕی ئەوەی نەکردووە کە کورد شەڕی ئەوەی کردووە کە بەشێک لەو دەسەڵاتە لای بچڕێ ئەبینی ینی بەم قیاسە بەم گۆشتەنیگە و لەم ئەنگڵەوە کێ زەرەری کردووە کاکی من لە کاتێکە ئێمە هیچمان نەبووە ئێمە نە سیادەمان هەبووە نەخاوەنی نەوت بووی نەکەس بەوەی دزانیوە کە کورد خاوەنی بستێ لە خاکی خۆیەتی ئەسڵەن ئەوەڵێ هەولێر و سلێمانیش خاکی عەرەبن و خاکی عێراق بەمەرجە کاک مەشخەڵ ئەمە دیوە سیاسی ئابوووریەکەیەتی بەڵام پێشوەخت بۆ نمونە دروستکردنی کابینەکەی محەممەد شیع سوودانی کورد چوەتە ڕێکەوتنەوەکەەوە لەگەڵ کوتلەکانە گەرنان لە ڕووی سیاسیەوە محەممەد شیع سوودانی شکست دێنێ وەکو سەرۆک وەزیرەکانی پێشوو وەکو چۆن عراقیان وێران کرد و خۆشیان ینی بۆ ئاخارە چون کە ئێمە ئێستا لە کایە سیاسەکانە نایان بینین ئەزانی چۆنە ئیستا ئێمە وەکو پێم وتی یاساناسین بەڵام یەک پرسیاری یاسایی ئەو ڕوژێنین لێرە ئەوی شەوەیە یعنی هەیمەنەی کورد هەژمونی کورد ئەوەندە قورسە لە عێراق پێشتر دادگایەکیان دروست کردبوونەوە نابوو دادگای فیدرالی لە هەموو جوڵەیەکی ئەنجومەنی وەزیرانی عێراق قوتە بووە ئەوە مەخ ناقانونیە و پارە مەنێرن بۆ کوردستان باشە ئیستا بەڕێیان بە شێوەیەک لە ژێر پێ دەرهێنراوە ئیستا عێراق ناگەڕێتەوە بە دادگای فیدرالی و موچێشی بووە نێرێ 400 میلیارد بڕیاری داوە کە بۆ من پرسیارەکەی من ئەمەیە بۆ ئیستا دادگای فیدرالی نایە پێمان بڵێ ئەم ناردنی ئەم 400 بە محەممەد شیع سوودانی بۆچی پێی ناڵن ناردنی ئەم پارە غەیرە یاساییە بۆچی ناڵن ئەم پێچەوانەی دەستورە کاکە کورد شەڕێکی کردووە ناکرێت چاوەڕوانی ئەوە بکەی شەڕێک بکەیت و باج نەدەی ناکرێت چاوەڕوانی ئەوە بکەی ململانەیەک بکەیت و هیچ فشار نەکەوێتە سەرێ ناکرێت چاوەڕوانی ئەوەکەی پێشبڕکێک بکەیت و پاشەک ناکرێت چاوەڕوانی ئەوەکەی فوتبۆڵێن بکەیت و گۆڵی لێ نەکرێت ناگۆڵی لێ کراوە بیلفعل گۆڵی لێ کراوە پاشەکشەیشت کردووە یەگەی بەڵام لە هەمان کاتە تۆ پێشڕەویشت کردووە ئامانجیش بەدەستهێناوە لەبەر ئەوە ئامانجەکە قورسترە ئەوەی کە ئێمە بەدەستمان هێناوە ئەوەی کە کورد بەدەستهێناوە خۆشبەختانە زۆر زیاتر لەوەی کە عێراق بەدەستهێناوە کاک مەشخەڵ بە پرسیار وتی بۆچی ئێستا دادگای عراق ینی دادگای فیدراڵی عراقی مداخەلە ناکە ینی بەم واتایە کە ئێمە لێ دوانەیە لە تویتێکی سەرۆک مەسعود بەرزانی
يعني وتي ودها دقاي السوري أم وشي وتني أو يعني أو بكارناني أو وشيك بم دادگای بڵی دادگای سەورە خۆی کۆی مؤسسەی عراقی نەخشتە زێر پرسیارەوە کەمانە پێشیان ناخۆش بوو یان زۆر پێ ناخۆش بوو یەکێک لە قانونیەکانیان لە محکەمەی سەورە وتی ئەمە بەڕاستی لێدانە لە ئەساسیاتی دروستبوونەوەی دەوڵەتی عێراق چۆن بە ئێمە بەڵام لە هەمان کاتە ئەم پێناسە ئەم تعریفە ئەم وەسفەکە بۆ دادگای سەورەی کرد جنابی کاک مەسعود دقة ودقة والله ڕێک دقة ودقة يعني ئەزانین چۆنە يعني شتێکە کە يعني زۆر وایە چونکە دادگای سەورە يعني ئەمان قورستر شەڕی کوردیان کرد تاکو دادگای سەورە بە یەک بەڵگایش دادگای سەورە تەنها لەگەڵ شۆڕژگێڕان و پێشمەرگە و حیزبەکانی کوردستان لە شەڕا بوو بەڵام ئەم دادگای سەورەی سەردەمی فیدراڵی عێراق لەگەڵ تاک بە تاکی خەڵکی لەگەڵ ئەوانەش ینی لەوانەش ئەیا کە لەگەڵ یانە بێگومان لەگەڵ ئەوەی کە بە کوردی قسەی کردو لە هەرێمی کوردستان ژیاوە ئەم دادگای سەورە قورسایی خستۆتە سەری بەڵام دوجار عەرەب خۆیان ئەڵێن الأعمال بخواتيمها باشە نەتیجە چییە ئەنجام دو ئەنجامی ئەم ململانێ چی بوو دو ئەنجامی ئەم ململانێ ئەوەی عێراق دێت لە سەرمێزێ لەگەڵ تاکۆوە بێتەوە ڕێکەوتن لەگەڵ واژەوە کابۆی نەوتەکە هەناردە بکەی اینجا واریداتی نەوتەکە خۆ سەرفی بکەی باشە خۆ سەرفی خۆت بڕیاری لێ بدەیت منجا عقلی تیجاریش پێمانە لە خۆ بەڕاستی کورد دەگەر بێت و لە ڕۆ تیجاریەکە سەیری بکەیت ئەگەر بۆ نمونە 100 لیتر نەوتی کوردستان بڕواتە دەرەوە گەر لە ڕێی جیهانەوە خۆت بینێری ئەگەر 9 دۆلاری بۆ بکە بەڵام تۆ ئەیدەی بە عێراق ئەگەر 100 دۆلاری بۆ کە بۆ نایدەی بە عێراق ئەگەر بەر لە ڕۆ تیجاریەکەیش سەیریکەی لەبەر لەم ڕۆ تیجاریش هەر کورد قازانجی کردووە لە ڕووی تیجاری کورد قازانجی کردووە لە ڕووی قانونی و دەستوری لەسەر و هەموو ئەوانەوە لە ڕووی دەرونی زۆر مهمە بۆ کورد لە ڕووی عورفی دەوڵەتداریش بە هۆکاری ئەوەی کاک مەشەڵ ئابووری ینی ئابووری ناز نییە چاودێرێکی سیاسیە خودوکو نووسەرێک لە کایەکی سیاسیە ینی قسە و باسی هەمیشە جێگەی ینی سەرنجە ئەم ڕێکەوتنە ئەکاتەوەی کە ئێمە تێبگەین لەوەی کە عەقڵێتی عراقی ئەقڵێتی حکومڕانی عراقی وەڕانکاری بەسەرە هاتووە بە پێشمەرجی کورد نا عقلێتیان گۆڕانکاری بە من پێم وایە گەر محەممەد شیع سوودانی ئیستا لەم لەحزە دەرفەتی ئەوەی کەمالیکی کردی بۆی بڕەخسێ بێگومانیکە دەرکی ئەوان بمواتە دەرکی ئەوان بۆ دروست بووە ینی لە خوێندنەوەکە کە لە زیانیانە ئەگەر چۆن دەستشکێنەوە زانی چۆنە بێگومان تۆ سەیریکە کورد بووکو پێشتر وتم کورد هیچ نەبوو لە هیچ هاوکێشەیەەکە نەبووە حزوری نەبوو لە هیچ هاوکێشەیەەکە و یەکەم جارە لە ڕووی دیکۆمنتی مێژوویش یەکەم جارە کورد بانگ بکرێتە سەر مێزێک و ڕێکەوتنی پێ ئیمزا بکرێت لەسەر شتێکی سیادی مۆزوعی نەوت مۆزوعی وزە یەکەم سەرکەوتنی کورد لەو شەڕا ئەوە بوو کە توانی دەستەواژەی نەوتی کوردی لە ناو دیکۆمنتەکانی ئیعلامی جیهانی و لە ناو دیپلۆماسیەتی جیهانی جێبکاتەوە یەکەم جارە بە نەوت هەروتراوە نەوتی عێراق بەڵام ئیسا ئەوترێ نەوتی کورد باشە لە بڕۆ سەیری لێدوانەکانی کۆشکی سپی وەزارەتی خارجی بکە بڕۆ سەیری لێدوانەکانی وەزارەتی خارجی رووسیا بکە هەمویان لە نەوتی کوردی کوردیش ئۆیل باشە باشە نەوتی کورد ئەمە مهمە تۆ چێتە ناو دیکۆمنت اینجا چێتە ناو خیتابی ڕسمی دەوڵەت و دیبلۆماسیەت ئەمە یەکێک لە شتە مهمەکان ئەم نەوتی کووردە خاوەنێکی هەیە کە بریتە لە کورد بریتێنە لە عێراق دوجارە بێ بگەڕێتەوە بۆ کورد لە ڕوو عەمەلیەکەی نەک لە ڕووی قانونی نێودەوڵەتی لە ڕوو عەمەلیەکەی بگەڕێتەوە بۆ کورد و خۆی ژانەوەی زانن و ملکەچی ئەمە بوون ئەوان ملکەچی ئەوە بوون کە ئیستا قوارەیەک هەیە کە خاوەندارەتی ئەم نەوتەیە کە ئەبێ ڕازی کرێ ئەبێ واژۆی لەگەڵا بکرێ نابێ بە زۆر نابێ حسابی بۆ نەکە ناتوانێ حساب بۆ نەکە لە خوێندنەوەیەکی سیاسیە ینی کە ئەمە ئەم ڕێکەوتنەمان بینی لە ئەگەری جێبەجێ نەکردنی نەوەکو ئەمە بێتە بەڵگەیەک سبێنێ بدرێتەوە بە چاوی کاک مەشخەڵاوەکو نووسەر و چاودێرێکی سیاسی ینی ئەمە فەنتازی قسە نەکەین خەیاڵ پڵاو لێن لەگەڵ عێراق لێنین لەبەر ئێمە زۆر بەڵێنمان پێدراوە بەڵێنەکان نەک جێبەجێ نەکراون پێچەوانیان جێبەجێ کراوە بەڵام بۆ خوێنەوەی ئەم ڕێکەوتنە ئەکاتەوەی کە بە درێژایی مێژوو
ڕێککەوتنەکان کراون لەسەر کورد بەڵام لەلایەن لە دراوسەکانەوە لە تورکیا بۆ لە سووریا بۆ لە ینی لە دراوسە ئەم جارە حکوومەتی هەرێمی کوردستان وەکو حکوومەتێک تەعاملی کرد لەگەڵ عێراقا کە ڕێککەوتنی کرد بەبێ ینی دەستی ڕاستەوخۆی دراوسەکانی لە ڕێی پرۆتۆکۆلیشە زانی ئەگەر بەشێکی زۆری حکوم پرۆتۆکۆلە بەشێکی نەفسیە بەشێکی یاساییە بەشێکی سوڵتە و قووەتە حکم وایە لە سێریکە لە ڕووی پرۆتۆکۆلی ئەو سەیری وێنەکان بکە ئەو وێنە ئەڵێ ڕێکەوتنە لە بینی دوو دەوڵەتە سێرەکە ڕێیز وزەرا وەساوە بە پێوە وەزیرێک نازمی ئەوی لە پشتەوە وەزیرێکی تر هەیە ڕێیز وزەرا هەردووکیان وەساون بە پێوە ئەنجا ڕێکەوتنەکە واژۆوە کرێ و وەکو دوو لایەنی هاوتا ئەمە لە ڕووی پرۆتۆکۆلی کە چێت ناو دیکۆمنتە چێت ناو ئیعلام کە ئەمە زۆر مهمە بەڵام لەگەڵ هەموو ئەوانەیشە ئێمە بەهەڵە تێنەگەین سیاست بریتێ لە ململانەی شکاندنی ئێسقانەکانی یەکتر باشە عێراق ئەگەر بتوانێت هەر ئیستەکە من تۆ قسە ئەەکەین هەموو ئێسقانەکانمان وردەکە ئەوە یاسایی بەڵێ بەڵێ کاریشی لە دوجار گەشتێتە ئەو نەتیجە چونکە ئەو هات لە دوای ئەوەی ناویان ناپرۆسی ئازادی عێراق موچەی خەڵکی کوردستانی بڕی قەت کەسێک نەبووە دوای پرۆسی ئازادی عێراق من پێم وایە کەسێک نەبوو بێ دەرکی بەوە کردبێت کە ڕۆژێک لە ڕۆژان عێراق جورئەتەکە دەست ببا بۆ بڕینی موچەی خەڵک بە تایبەتی خەڵکی کوردستان کە ئەوانە بووە قەرەبووی 100 ساڵ داگیرکاریان بدایێت ئەمە یعنی شتێکە کە ئەبێت دراسە بکرێت ئەبێ لە ببێتە منهەجی زانکۆکە و تا ڕادەیە کاک مەشخەڵ ئەکرێ من لە نێو قسەکانی بەڕێستانە ئەمە هەڵی هێنژنمەوە ینی چەند پات دوو پات هزار پات بکرێتەوە لەوەی کە کورد ئەبێ بڕاتەوە خۆناغا نەک ئەوەی باس لە موچە بووجە نردنی مەعاشەکە بکایە خۆ نابێ قەرەبووی ئەو ئێسقانانەی کێسش لە بیابانەکانی عێراقن لە ئەو کار لەسەر ئەوە کاتۆ ئەمە نەڵی زانی ئەو بە هەموو فشارەکانی میکانیزمەکانی فشار بەکارەهێنێ هەر لە بڕینی بووجە بڕینی موچە وەرگرتنەوەی سەلاحیەتەکە من چاوەڕوانەکەم لە ئایندەی نزیک شەڕی ترمان پێ بگێڕێ بۆ نمونە وەرگرتنەوەی دەسەڵاتی ناردنی بێعساتی دیبلۆماسیمان لێ وەرگێتەوە من تەسەورەکەم عێراق بڵێ نابێ حکوومەتی هەرێمی کوردستان نووسینگەی هەبێ لە خارج کار لەسەرەوەش کرا پێشتر ئیستیش بەڵام بۆ جێبەجێکردنەکە جێبەجێ بەڵێ ئیستەشەیکە دەستوری عێراق باسی لەوە کردووە کە ملحقاتی دیبلۆماسی هەبێ کوردستان لە ناو سەفاراتی عێراق یعنی وەکو چی وەکو شتێکی کارتۆنی کە عێراق خۆمان نەزانین ئەوانەی لە دیبلۆماسیەت کارەکەن بەشێکی زۆریان سیخوڕی دەوڵەتەکانیان و راپۆرتە نووسنەوەکەنەوە جا تۆ بێیت نووسینگەیەک بکەیتەوە بۆ هەرێمی کوردستان لە ناو چوارچەوەی بڵین سەفارەتی عێراق وەکو چۆن شتێکی کارتۆنیە من چاوەڕوانی ئەوە کەم لە ئیستێش و با ئێوە شاهید بن کە ڕەنگە لە ئایندەی نزیک شەڕی ئەوەت لەگەڵ بکە ئەمە لەلایەک شەڕی دەواازە سنووریەکان لەگەڵەکە بێگومان تێگەی عێراق ڕناوە سێلەوەی کە ئەوێت گۆڵ لە دوای گۆڵ تۆمار بکە هیچ ڕەحمێکت پێ ناکە و شەڕی سیاسی ڕەحمیتیانە شەڕی سیاسی ئەوەیە کە تۆ لە هەر چرکەیەک توانیت گۆڵ بکەی گۆڵەکەی خۆت بکەی لەبەر عێراق و شتانەیەکە بەڵامەوە لێزانینی بەڕاستی کوردەی تر من نازانم ئایا چینی حکومڕانی کوردستان خۆیان ئەمەیان کردیان پێیان وتراوە لە دەرەوە من ئەوە نازانم چکە من لە حکوم نزیک نیم بەڵام لە ڕاستیە مهمە من ئەوەی بۆ من جێگەی سەرنجامی ئاماژەی پێ بدەین لەم بەرنامە ئەویشەوەیە لە ئەسنای دروستبوونی دەوڵەتی بڵێن حکوومەتی شیع سوودانی ئەو کاتە بەغدا زۆر شپرز بوو مقتەدا سەدر بەغدای شێوان دەبوو ئەوە بوو ئاژەڵیان لە ناو پەرلەمان بەستە بووە لەو کاتا کورد بیری لەوە کردوتەوە ئەگەر مقتەدا پاشەک شەبکە ئێمە بەدیلی دووەممان چییە بوو ئەمە مهمە ئەنی بۆ عەقڵی کورد وەرگرتنی احتیاط زۆر مهمە کورد بتوانێ سیناریوی جیاجیا دروست بکە وەکو دیکۆمنتێکی تاریخی زۆر مهمە ئەنجا ئەمە ئیستا دیکۆمنتی یاساییە یەکەی بە شاهیدی نێودەوڵەتی بە شاهیدی قانونی نێودەوڵەتی پاریسیش باش نییە ئیستا تۆپەکە لە پێیکایە لە پێی عێراقایە
لە لای ئەوان چۆن یاری بەم واقعە تازەکەن بەڵام دوجار ئەوە زانێکە لە عێراق بڕیاردەرێکی تریش هەیە بێ ڕازی کرێ ئەمە مهمە بەڵامی تر خۆ کورتپاجی زۆری داوە تاکو گەشتەوە بەم دەستکەوتە بەڵام من پێم سەیرە میدیای ئۆپۆزیسیۆن بۆ نمونەیە میدیای دژ بەم ڕێکەوتنە چۆن دەرک بەوە ناکات تۆ ئەگەر شەڕێکە کرە بێ پریشکێک بەرکەوێ ئەڵێ کە لای ئاگردانیشتی بێ پریشکێک بەرکەوێ کە شەڕێکت کە دەبێ باجەکەی بدەیت وانە کە چیتە بازار کاڵایەکە کڕێبێ باجێ بدەیت ئێمە عقولە تۆ بی بە خاوەنی لە دوای 200 ساڵ لە دوای چەند ساڵە دۆزینەوەی نەوت لە دوای 100 ساڵە داگیرکردنی کوردستان کە عێراق داگیری کردووە یعنی بتەوێ ببی بە خاوەنی نەوت و پرست پێ بکرێ و دیکۆمنتی لەگەڵ واژۆ بکرێ بەڵام بڵێ وەڵا نابێت $10 کەمتر بدەم تۆ لەو شەڕە لە هەر کایەکە کار و کاردانەوەیە کاک مەشخەڵ کەوڵەسی وەکو سەرنووسەریمان نامیدا زۆر سپاس بە خێراتی زۆر سپاس زۆر سپاس بۆم دەرفەت خۆشەویستان و ئازانێوەش هەمیشە تەندروست و کامەران بن